سڵاوتان لەبێت لە شارپرێسەوە پوختەی هەواڵی ئەمڕۆتان پێشکەش دەکەم. وەزارەتی کارەبای هەرێم ڕایگەیاند پرۆسەی پریپەید پەیوەندی بە نرخی کارەبا و زیادکردنی بڕەکەیەوە نییە. لیژنەی باڵای پرۆسەی پریپەید لە وەزارەتی کارەبا لە ڕوونکردنەوەیەکدا ئاماژەی بۆ ئەوە کردووە پرۆسەی پارەدانی پێشوەختەی کرێی کارەبا کە بە پریپەید ناسراوە سیستمێکی پێشکەوتووە و با شێوەیەکی دادپەروەرانە و ڕێکوپێک بۆ کۆنتڕۆڵکردن و ڕێکخستنی پێدانی کارەبایە. لیژنەکە و تووشێتی سیستمەکە بە هیچ شێوەیەک پەیوەندی بە زیادکردنی نرخ و کارەبای 24 کاتژمێریەوە نییە. وەزارەتی کارەبا هاوبەشانی سیتیەکانیشی دڵنیا کردووەتەوە پێداچوونەوە بە نرخی کارەبای پرۆژەکانی نیشتەجێبوونی های کۆستەکان دەکات. لە ماوەی ڕابردوودا وەزارەتی کارەبا چەند جارێک ڕایگەیاند هەرگەڕەک و ناوچەیە کارەباکەیان بکرێتە پریپەید 24 کاتژمێر کارەبایان دەدرێتێ، بەڵام نرخی کارەبای پریپەید لە کۆمەڵگەکانی نیشتەجێبوون چەند جارێک دانیشتوانی ئەو کۆمەڵگەیانەی ناچاری گردبوونەوە و خۆپیشاندان کرد. پۆلیسی سۆران کەسێکی دەستگیر کردووە کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان خەڵکی هاک کردو و پارەی لێسەندوو. بەشی نەهێشتنی تاوانی پۆلیسی سۆران ئاشکرای کرد هاکەرێکی مەترسیداری تۆڕە کۆمەڵایەتیەکانیان دەستگیر کردووە کە نزیکەی 500 کەسی هاک کردووە. پۆلیسی سۆران ئاماژەی بۆ ئەوەش کردووە دوای ئەوەی هاوڵاتیەک سکاڵای تۆمار کردووە کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هاک کراوە و هەڕەشەی لێکراوە هاکەرەکەیان دەستگیر کردو و دانی ناوە بەوەی کە ژمارێکی زۆر خەڵکی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هاک کردو و ئامانجیشی لەم کارە بەدەستخستنی پارە بووە. پۆلیسی سۆران ئاماژەی بۆ ئەوەش کردووە هاکەرەکە دانیشتووی سۆرانە و لەدایک بووی ساڵی 2006. ئەوەش لە کاتێکدایە ڕۆژانە لە هەرێمی کوردستان چەندین حاڵەتی خراپ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕوودەدەن و ژمارەیەکی زۆر لە بەکارهێنەران دەبنە قوربانی. حکوومەتی عێراق ئاشکرای کرد لە 7 مانگی ڕابردوودا زیاتر لە 65 تریلیۆن دینار داهاتی هەبوو و لەو بڕەش زیاتر لە 62 تریلیۆنی لە ڕێگەی فرۆشتنی نەوتەوە بەدەسهاتووە. وەزارەتی دارایی حکوومەتی عێراق لە ڕاگەیەندراوێکدا بڵاوی کردەوە داهاتی عێراق لە مانگی کانونی دووەمی ئەم ساڵەوە تاوەکو کۆتایی مانگی تەمووز 65 تریلیۆن و 195 ملیار دینار بووە. ئاماژە بەوەش کراوە لەو بڕە 62 تریلیۆن و 259 ملیار دیناری داهاتی نەوتی بووە کە لە 195 بودجەی گشتی پێک دەهێنێت. ئەوەش خراوەتە ڕوو داهاتە نانەوتیەکان لەو 7 مانگەدا گەیشتۆتە زیاتر لە 2 تریلیۆن و 935 ملیار دینار. ئەوەش لە کاتێکدایە تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان داتایەکی دروست لە بەردەست نییە سەبارەت بە داهاتی گشتی.